بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوی خواتان لێبێ. ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە بەرنامەکەتان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. دواکەوتنی موچە و گرانی بازارچی لە ژیانی هاوڵاتیان کردووە. خۆتان ئاگادارن کە موچە تا ئێستا دواکەوتووە و بازاڕیش بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ گران دەبێ. بازار ئەگەر حکوومەت کۆنتترۆلی نەکاو، ئەگەر سیاسەکان نەبن بە بازرگان، بازار کۆنتترۆل دەکرێت. بەڵام کاتێک کە سیاسەکان بازرگانن، ئیدی ئەوەی کە دەیبینن ئەوەیە کە هەر ڕۆژە و کاڵایەک دەفڕێ و هەر ڕۆژە و بازار زیاد دەبێ و هەر ڕۆژە و کەلوپەل و کاڵا گران دەبێ و هەر ڕۆژە و پێداویستی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان گران دەبێ. ئێمە نزیک بوونێتەوە لە ڕەمەزان، هەفتەی دادێ ڕەمەزانە. خەڵک پێویستی بەوەیە کە خۆی ئامادەکە بۆ ڕەمەزان. خەڵک پێویستی بەوەیە کە پارەی لە باخەڵ بێ بۆ پێداویستەکانی ژیانی خۆی. موچە ئەوەی کە جێگای ئەنی داخە، ئەوەی کە جێگای سەیر و سەرسوورمانە، یعنی بۆچی دەبێ ئەوەندە ڕۆژەی پێ بچێت تاوەکو لیستێکی موچە دەنێردێتە بەغدا؟ بۆ زوو ئەو شتانە ڕێک نەدەخرا هەر کاتێ وتیان لیستمان حازرە. ئەگەر ئەوان بەڕاستی خەمی ملەتیتیان، ئەگەر ئەوان بەڕاستی لە خەمی ملەتدان، ئەگەر ئەوان بەڕاستی حەقی ئەو ملەتەی کە دەزانن حەقە و مافە و دەبێ پێی بدەن، بەڵام دەبینین ئەوەی کە لە بیریان نییە ملەتە، ئەوەی کە ئاگایان لێ نییە بازاڕە، ئاگایان لێ نییە بازار چی بەسەر خەڵک هێناوە. گرنگ ئەوەی ئەوان با خەڵی خۆیان پڕ بێ. هەر بەرپرسە لە هێنانی شتێک، یعنی هەر بەرپرسە و بازرگانێکە لە بواری بابەتێک و کەلوپەل و کاڵایەک. ئەگەر نا چۆن دەبێ بەڕاستی یعنی لە وڵاتێکی وەکو عێراقا، لە هەرێمێکە وەکو هەرێمی کوردستان، ئاو هەوا و ژینگەیەکی لەبار، خاکێکی بەپیت، ئاوێکی زۆر، تۆ نەی ینی گاوداریەک، ینی چۆن دەڵێ لە بواری گاوداریە، لە بواری بەخێوکردنی مەڕووماڵات و ڕەشەوڵاغا، نەی پشتی بەخۆ ببەستی، نەی هاوکاری خەڵک نەکەی، پشتیوانی خەڵک نەکەی، ئاسانکاری بۆ خەڵک نەکەی، بەڵام ئامادەبی بە فڕۆکە لە وڵاتانی دوور گاو گۆلک بێنی بێ لێرە بیفرۆشیەوە خەڵک چیلۆی بە 18 و بە 20 و بە 22 نازانم چەند. ینی بۆ دەبێ ئێمە ئەم هەموو هەزار گوندەمان هەیە، ئەم هەموو مەڕدار و ئەم هەموو خاوەن ڕەشەوڵاغەمان هەیە، کەچی ئێمە بین مەمنون بین کە لە وڵاتانی دووری دنیا بێن گاو گۆلک بێنن، مەڕووماڵات بێنن، گۆشتی سووری مجەمید بێنن، بێن لێرە بەسەر سەری ئەو خەڵکەدا ساغیکەنەوە. کەچی ئەگەر بێ و حکوومەت بەڕاستی خەمی ملەتی بێ، دامی ئەو خەڵکە بکە، بە خلالی ساڵێک 2 ساڵ وای لێدێ ئەوەندە ڕەشەوڵاغ و گاو گۆلک و هەروەها مەڕووماڵات ئەوەندە زۆر دەبێ، بەشی خۆمان بە زیادە و دەتوانن بشی فرۆشن. بەڵام بۆ نایکەن لەبەرەوەی ئەوان قازانجەکان لەوەیە کە بە فڕۆکە و بە باخیرە و بە تەیارە و بە سەیارە و بە هەر جۆرێک بێ لە دەرەوە بیکڕن، بە هەرزان دەیکڕن، بە گران دەیفرۆشنەوە خەڵک، گومرجی ژوەر دەگرن. هەنی ئەوە جێگەی داخە بەڕاستی. جاوە جگە لە مەسلەی گۆشتی سوور و مریشک هەمووی چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە 2500 ئێستاوە ئەویشیان گران کرد. یعنی بازرگانە سیاسیەکان ڕەحم بە میلەت ناکەن و هەندێک بازرگانی تریش ڕەحم بە میلەت ناکەن، لەبەرەوەی کە لێشیان دەپرسی دەڵێ کاکە بۆ وایە ئەو بازاڕە بۆ وای لێ هاتووە، دەڵێن کاکە ئەشیایەکە گرانە و دۆلار گرانە و نازانم چی و گومرگمان زۆر لەدەستین و کرێ و باج و ڕسوماتمان زۆر لێدەستێنن. باش بەڵێ کاک هادی سڵاوی خوارد دەبێ. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات. باش کاک هادیجان، سڵاو بە قوربان. سپاس بۆ تۆ کاک هادی. کاک هادی موچە دواکەوتووە، بازاڕیش گرانە و ڕەمەزانیش بەڕێوەیە. چی بەسەر ژیانی خەڵک داهاتووە لەو بارەیەوە؟ ژیانی خەڵک وێران بۆ مامۆستا، ژیانی خەڵک ئیبادە بووە، خەڵک هەمووی تووشی نەخۆشی گەرمونی بووە بە دەزام بێوەزعی و بێ مەعاشی و بێ پارەیەوە. خەڵک ئەوەی بازاڕیشی هەبوو، ئەوەی دوکانیشی هەبوو، دوکانی سوتا بازار و سوتا ماڵی کاوە وێسا
وەکو جەناب بەفەرمی ڕێز و باز و ڕسوماتی زیای کردووە کار حاجی ئەمە حکومەتداریە ئەمە ژیان ئاوا ناڕۆ ئەمە ژیان ئاوا ناڕۆ کاک حاجی وەڵی زۆر زەحمەتە يعني خلق توشي نخوشي نصيبها استاي منازل حكومتان هي نية مثلا دريك شيء شيء نازل يرتبوا لا شيء شيء هكذا أول موضوعك أنت دواء بازار إبادة وكذا بازار إنما وكذا حاجي بروسي وبازارك لا هشفين يجري لا هودي يجري لا هشفين يشي دنيا يجري سليماني يجري بازار نماوا بازار نماوا ده وش كذا حاجي يكشفيها. بالله. تو بيستوتا لمناسبة كان لمناسبة الدنيا كان يا لمناسبة هنا كان الشد لباتي هرزان دي أمان روج وروج برانية كان يستوى تماني رمضان زيبو توسيلكي بوش فري وكنوبل فري وشد فري و أما لهيش قاموسي الدنيا نبوه لك هذه رمضان لباتي خلق شد وخلق هرزان كان شد وخلق جرانا كان والله كاك هادي طبعا پیغمبر خوا ده فرمي صلى الله عليه وسلم او كسي كاحتكار دكا او كسي كشد هالدغري بو ايكا جرام بي وبازار جرام بكا وشد بو جراني هالغري او كسم ملعونه ذا حكسه به حكسه جماعه ما مسا جريلك شركي مسا جريل دكانارك او يشد جرام ولا خشيني هذا بريته كابرا ده فجاشنا وقمر سنانه وباز ورسومات وشتيليه انا قال كيلو وشي زابونا تو ما ده نظام والله كان حادي والله كان حادي والله هشتك باصول به هشتك بحق به هشتك چۆن دەڵێ بە ئاسایەکی جوان و ڕێک و پێک ڕێک خراپێ زۆر ئاساییە بەڵام ئەوەی کە ئاسایی نییە ئەوەی کە جگەی داخە یعنی ئەوە جۆرێکە لە سەرانە وەرگرتن تێپەڕێ لە بابەتی ضەریبە و لە بابەتی چۆن دەڵێ باج و ڕسومات و بابەتانە بۆتە بابەتی سەرانە لەبەرەوەی ینی ناکرێ ئەوە ڕاوڕوتە بەو شێوەیە کە تۆ بە کەیفی خۆت بازارگران بکەی بە کەیفی خۆت ئەشیابێنی و کەس نەڵێ بە چەندت هێنا و چۆنت هێنا و ئەوە کارەساتە بەڕاستی لێپرسینەوەیتیانە کاگەن وەرە ئەگەر وەکو بەرنامە وەکو بەرنامەکە دەخۆشی یەکەم وەکو تەلەڤیزیۆنی پێیامی ئەگەر تەلەڤیزیۆنەکە زیاتر بێتە ناو خەڵکەوە زیاتر هانی خەڵک با لەم گۆڕانکاریە ئەگەر یەک گۆڕانکاریە ئەگەر پێ ئەو گۆڕانکاریە بەحساب ئەگەر درێژ نەکرێتەوە سێ-چوارجارە ئەم بانگەشەیە و ئەم مەرسوماتە درێژ کراوەتەوە ئەگەر خواکەن گۆڕانکاریە ڕوو بە هەر تۆزێک هەر نەبێ کاگەن وەرە معاشی خەڵک بچێتەوە سەر بەغا هەم ئێمەش بازارمانەوە کەسابەت هەم خەڵکی کەسابەت یەکرێتەوە هەم معاشخۆریش لە کۆڵ ئەم مەینەتیە بێتەوە چکە ئەمانە گوێ ناگرن و چاکبوونیشان زۆر زەحمەت چاکبوونیان نییە تازە ئەمانە ئەبێ بگۆڕێن ئەبێ لەم هەڵبژاردنە بگۆڕێن ئەمانە بەڵێ ئێوە شەکارێکی وا بکەن ئینشا ئەڵڵا هینێ بکەن حملەیە بکەن بشکەم خەڵک ئەوانەی لایەنگرانی دادگەری کوردستان ئەوانە هەمووی دێنە سەر خەت و گۆڕانکاریە شتێک ڕوو بە پشتیوان بەخوای گەورە بەڕێزی بە قوربان سوپاس دەکەم گیانەکەم زۆر سوپاس بە قوربان زۆر سوپاس برا گەورەکەم بەڵێ یعنی لەسەر حکومەت پێویستە کۆنتڕۆلی بازار بکە بەڵام حکومەتێک کە زۆرێک لە بەرپرسەکانی بازرگان بن چۆن دەتوانێت کۆنتڕۆلی بازار بکە بەداخەوە لە هەموو دنیا ئەوەی کە تۆسقاڵێک ویژدانیان هەبێ لە کاتی بۆنەی ئاینی بە تایبەتی بۆ کۆ ڕەمەزان یعنی بەڕاستی شت هەرزان دەبێ شت گران نابێ یعنی چۆن دەڵێ داشکان دەکەن بۆ زۆر شت کاک پۆڵا سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کارمەندەکان سوپاس کاک پۆڵا بەڵێ ئێمە دەبینین موچە تا دێ دوا دەکەوێت بازاڕیش تا دێ گران دەبێ ئەم بازارگرانی و ئەم موچە دواکەوتنە چی لە ژیانی خەڵک کردووە تاکەی وابێ ئەم بازارە تاکەی ئاوا بێ خاوەن بێ پرسیارەکە لە مێشتی هەموو کەسێک خول دەخواتەوە ئەو پرسیارە پرسیارێکە بڵێ لە بازار لە هەموو فەرمانگەکان لە هەموو شوێنە گشتیەکان تایبەتیەکان ماڵەکان ئەو پرسیارە دەورژێندرێ بێگومان
دوولەی ئابووری لە کوردستان پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە موچەوە هەیە چونکە لە سەتا لە هەر 5 کەسێکی فەرمانبەرە کوردستان کاکەنوە دەبێ بزانین ملیۆنێک و زیاتر لە 200,000 فەرمانبەر کەواتە ڕێژە جۆرەکە وای کردووە هەمووی چاوەڕێی موچە بێ بەڵام بازاریش کەواتە چاوەڕێی موچە خۆرە درێنشین خاوەن خان و چاوەڕێ دەکا موچەکەی وەرگێ و کرێکەی پێ بدا فەرمانبەر دەچێتە بازار ئەگەر جیتوانی بەتاڵ بێ شت ناکرێت کەواتە دوکانداری هەر ناچێتە بازار ئەسڵن ناچێت بەڵام لێرە ئەوەی دەمەوێت باسی بکەم قسەکانمان دووبارە نەبێ ئۆکار چییە موچە نادرێ ئەوە گرنگە ئەوە پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا عێراق وڵاتێکی هێندە هەزارە کوردستان بێدەهاتە ئەو پرسیارە گرنگەکەیە ژینگەکە چیە ژینگەیەکی عێراق باوەڕت بێ لە سەردەمی جەهالەت زیاتر هیچی تر نییە لە عێراق هیچی تر کوردستان بێکەسە ئەوە لێگەڕێ شان و باڵایان خوا نەخواتە باشە بەخوا ئەگەر لە بەشان و باڵای یەک حزب لە کوردستاندا کاک پۆڵە لە حزب گەڕێ و حەقت لە حزب نەبێ ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێن حکوومەت کاتێک کە هاوڵاتیەک دەبینێ بازرگانەکان سیاسیەکانن دەبێت چاوەڕێ ئەوە بکەین ئەو بازاڕە داشکان بەخۆی ببینێ و هەرزانی بەخۆی ببینێ کاتێکە بازرگانەکانی سیاسی بن و بە کەیفی خۆیان نرخدا بنێن بێگومان نا هاوچێشەکە بە یەکۆ بەسراوە ئەگەر حکوومەت کۆنتڕۆڵ نەکا کۆنتڕۆڵی بازار نەکا یارە هاوبەشە لەگەڵیان بە کورتی ئەگەر کۆنتڕۆڵ هەوڵی دارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی بازارەدا دیارە هاوبەشە وە بازرگانەکانیش چێن خاوەن کۆمپانیاکان چێن ئەوانە هەمووی لەلایەک بەڵام کاکەنوەر دۆرە لە سنوور دەرچوو سوکایەتی بەتاک باوەڕت بێ ئەو سوکایەتی پەیف کردوتی سەدام حوسێنی خوێن ڕێژی دکتاتۆر بە ئەڕۆژی ڕووناک دەیبوت پێ دوایە چۆنە کاک پۆڵە من دەزانم چۆنە تۆ بەڕێز لێ بگەڕێ من دەزانم چۆنە مانای نییە کاکەنوەر ببوورە باتەواوی کەم مانای نییە بڵێ ناوەکان بە عەرەبی بۆمان بلێرن دەستور گوتوویتی هەردوو زمان فەرمین زمانی کوردی دەخەمە ژێر پێم دوێنەری حزبەکان کوردەکان هەر 5-6 ملیۆن زمانەکەتان لە ژێر پێی منە چونکە ئێوە چاوەڕێی ورگن خەباتان نیشتیمانتان بۆ ورگە چاوەڕێم کەمێک بۆ ورگ بینێرم عالی دوو لە ڕووی هەموو کوردێکی بەڕێز کاک پۆڵە یەک دقە ئێمە جێیشێکمان لە سەر و کۆمار و لە جێگر پەرلەمان و لە پەرلەمانتار و لە وەزیر و لە دار و بەرد جێگرەکەی خۆمانە زەحمە نەبێ بۆ قبول دەکەن جوانە ئەو پرسیارە بەدڵمە ئەم پرسیارە طبعا عەرەب داکە ئەلوەر عەرەب ئەگەر هەموو فەیلسوفەکان وە گەورەترین فەیلسوف ئیبن خەلدون دەڵێ لە مقدمەکەی دەڵێ خۆزگە هەموو کوردێک دەخوێت دەڵێ ئەگەر عەرەب ئیرادەی نەشتێنی ئیرادە دەشتێنی ئەوە سیفەتی عەرەبە ئەوە نێ ئاسایبی باوەڕی بە ناکرێت چۆنە کاک پۆڵە تۆ با خزمەت بکەم بابێکەوە قسە بکەین زین چۆنە تعميمكردن قشتاندن دەڵێ الأعراب ئاگات لێ بێ ئەعراب ئاگام لێ ئەوە کورد وا دەڵێ کاکە خۆیاندان بۆ دادنێ جێب دێ ئەخە عەرەب جیایە لەگەڵ عەرەب جیایە کورد جیایە لەگەڵ ئەکرات ئێمە ناکرێ بڵێن کورد هەمووی خراپە ناکرێ بڵێن فارس هەمووی خراپە ناکرێ بڵێن عەرەب هەمووی خراپە داچ من عەرەب والله پاسا بۆ کەس نایەنەوە گواچیکەمەوە بۆ عەرەبی دەزانی کاکە مفەسیرێکی کورد تەنها گوتویی لەگەڵ عەرەبی نییە ئەویش داش بووە باکورد هەموو خوێندووە باوەڕ هەموو خوێندووە ئەویش داش بووە دەڵێ لەگە عەرەبی نییە چ دەڵێ لەگە دەستەکیەکانیتی ئەوانە نەک دەستەچین تاڵاتی بوو باش ئێمە بۆ گلەی لە عەرەب بکەین یەک دقە کاک پۆڵە یەک دقە ئاخەڕێت پێ نادەمزانی بۆ یەک دقە با خزمەت بکەم یەک دقە ئێمە لەو شاخە یەکترمان دەکوشت لە شەڕی ناوخۆ ئەوەندە یەکترمان کوشت
لە 2014ەوە هەستاین بە ناوی بە ئابووری سربەخۆ نەوتمان دەرهێنا و اتفاقاتی 50 ساڵیمان کرد و ئەو بازاڕەمان هەموو شێواند و ئەوە چەند ساڵە پارەی خەڵک نادەین زەحمەت نەبێ ئێمە بۆ گلەی دقەق ئێمە بۆ گلەی لە خۆمان نەکەین بۆ گلەی لە کورد و تورک عەرەب دەزانین گلەی بۆ لەوان دەکەین یەکی وەکو تەیب سامی کاکەنوەر بۆ ئاگامان لە دنیا هەیە کاکە یەک وەکو تەیب سامی باوەڕت بێ لە سویسرا بەیانێنە دەگەڕێن یەک خولەک لە سویسرا بژی چونکە شۆفێنی وەکو ئەو نییە سوکایەتی مسلمان دەکات زمان ئەخەر قایمە چییە لیست بە زمانی عەرەبی دەچێ بگرەبان مونەتۆ بێنم ئەگەر یەکێک لەو لیستە ناوی شۆڕش بوو بیکەی عەرەبی دەستە سەورە مؤەنەث دەستە ژن کەواتە مافەکەی دەستێ ئەگەر یەکێکیش خاتوون بێ خانمێک فەرمانبەر بێ ناوی بەهار بێ دیکە لە عەرەبی دەبتە ڕەبیع دەبتە پیاو ئێوە مەحروم نەبی بەمانایە نییە نا قەزدی لیستەکە پێم وابێ دەڵێ یعنی پێشەچێکە و دیباجەکەی بە ئەوە بنووسن دەستەکان خۆش کاک وەڵا کاتم زۆر پێدای کاتم زۆر پێدای کاتم زۆر پێدای دەستەکان خۆش بێ بۆ بڵێم من و تۆ کێی دەکەی حاکم من نا کەرکووک خاچ کوردستانیان نەوەڵامدەوە ئێچە خۆ ئینکاری ناکرێەوە حرامە عەرەب نەفسی کەرکووک بخوا بە شەرع تۆ بۆ لاداوە لە قورئان شەرع خاچ کوردستانە کاکە عەرەب حرامە دەستەکان خۆش کاک پۆڵا گیان کاک پۆڵا دەستەکان خۆش کاک پۆڵا دەستەکان خۆش کاک پۆڵا بەڵێ چێمان لەگەڵە با فەرمێ لە سێ سادق عەلەیکوم سەلام برایەکەم باشی بە قوربان سپاس بە بەڕێزت کاک ئەمین گیان فەرموو بە قوربان والله من لبركة الخمسة والجماوي ما سربان وادي راپرين بفرمو كاك أمين إذا كمان سربان وادي راپرين بله سيد شي بسراتهم خلق أما كهاتنا كم ذا زوخ وشي صم يحبك وزور يعني نقل براسي تبغوا في الرأس خاصة يعني جدا أما خلني يعني أما نبلعني بعض الجانيات السرايا أنا سو سيريكا لا لو كانوا أما هذا أمراتا تمشي ما بسراتهم أما أنا أخوان أوروبا أمريكا مناول يعني بري أمريكا أوروبا مناول يعني إما البري مولده وحبيبه أما أنا شيء يسول أخواننا إما شيء ترماو جرمان بشونا أما أنا بنا خوشي أسمو ألمانيا وفرنسا إما ضربوا خسانة اللهم جنابيرون يدو يعني برازيل اشتغل أما أنا تجسان تنيا وكو أيدنا من معايا كده كان بيدوش نطاو إيش يعني فرمو لهمو أو دروش مزرق وبرخانة هذا فرمو شا هاتو نهاتو ناردو ونيناردو بكذا من ناقم تخيل شيء أو جاني لحوالة درجة فلان 200 مليون دولار فلان كذا لفلان ولا دتي بسرعة أما خليجي بعض يعني براسي خليجي بخواردوا إذا أواد خواردوا حكم بعد بده حقيقة يعني بداخل شيء يعني كده بخلق ما يدو خوشية لما واقع أواد دور إذا هاي مثل كاربان الحمد لله خلينا موجود تخمجان حتى هوناش يعني براسي أما شيء أم خليجي بعض الجانية بناء كودات خلي الأقراب يعني يترهنا وين قبل ما بشوف ربع شاذين دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس لە سێ سادق دەسمەت چۆمان کاک هەنگاو سڵاوی خوا دەبێم کاتت باش. السلام عليكم كاعتي. وعليكم السلام ورحمة الله برا. لاورزين بو جنابتو همو كارمندانو ديناران. سپاس لە جیاتی هەمووان دەستەکانت خۆش بە قوربان سپاس فەرموو. كاعتي باسی مستەکەی یان باسی راپەڕین بکەین. واللهی ئێمە ڕاپەڕین کرا بۆی موچە باش بێ بەڵام دەبینین موچە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوا بازار ڕۆژ بە ڕۆژ بەرەو گرانی دەڕوا خەڵک ڕۆژ بە ڕۆژ وەزعی بەرەو خراپی دەڕوا. كاعتي ئێستا نازانم باسی چ بکەم لەو کارە ساتەی کە تۆیدا ئەژین كاعتي پارەیان کردە کردار هەمیان بێت پارەی بڵاو ناکەرەوە کردیانە کردار وڵاتیان وێران کرد ئەوانە کە لە ڕاپەڕین هەر هاتنەوە ئەمن بەخۆم لە ناو بووم دەرگم سۆتا دەرگم دوو جار سۆتا كاعتي ئێستا ئەمن مایمە ئەو تەمەنانەی کە ئەو کاتی سەتەعەتای نەمایە سەتا سیمایە ئەو خەڵکە دەنجن کە تازە پێدەنج بۆ دوای نۆسوێن ئەبێ ئەوێمە وشیاریان کەینەوە دەنج هەبووە
دەمی گوتوە ئەرە کاکەم دەمەچێ گوتم کاکەم دەکەکەچی لەخوای بترسێ دەستەکبی لەخوای بترسێ خوای بناسی ئەوانە کاکە هاتنەوە یەکەم جار شەڵانیان دەست پێ کرد مەدینە لە حەدی هەولێریان هەموو ئاژی سینەکان کرد سەدەی دەخمێ کە دەوێت سەدەت دروست بکرێ هەموو کەریقەیان ئاژی سینور کرد ئەم جارە شەڕی ناو خۆیان دروست کرد خەڵکیان لەو شار بۆ ئەوشا دەربەدەر کرد خەڵکیان شەهید کرد خەڵکیان بۆ سەرشوێن کرد ئەو جارە ئەوانە هەر هاتنەوە وەزعیان کاول کرد خەڵکیان بە کۆلیدە کرد ئازادیان لە خەڵک قەتع کرد ئەو جارە ئەوانە خەڵک کۆچی کرد بەرەو هەندەران ئیشوکاریان نەهێشت بۆ ئەوەی خەڵک بدێتە کۆلیدا بکەوێتە دەستیان بۆ هەزاران هەزار خەڵک ئەوڕۆ ناڵە و هاوارێکی ئەڵێ کاتە ئەمن قەرزداری ئاوێمە قەرزداری کارەبایمە قەرزداری برایمە ئیداویمە ئیداسێمە ئیخوشتێمە قەرزداری بازاڕی ئەڵێ بەدەستێ قەرزداری بازاڕیمە ئەڵێ چ بکەم ئەڵێم کاتە دەی شاش وەرە ڕاپەڕی لە شەکەی ئینشاء ئەڵڵا پشتیوان بەخوای ڕحی ما لەو ڕحی شەهیدانەی کە ژیانی خۆیان بەخستر زیاتر نییە کارەکات قەتا ئەوەی ڕاموەستە تەعامل بکەیە دەی شاش ئینشاء ئەڵڵا قەڵبژاردن دێت لستی عدالت و دادگەری سەر ئەخەی ئینشاء ئەڵڵا ئینشاءالله وانا نمایە کاک عاسی بەڵێ دەستەکانت خۆش کاک دەستەکانت خۆش کاک دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەین دەستەکانت خۆش تەمان ئەو گرانی ئەو بازاڕە و ئەو نەهاتنی موچە و یعنی تۆوەرە سیر کە ئێستا ئەگەر سیرکەین دەبینین 251,000 بەس سووری ینی خەڵکی سووری لێرەیە بە کورد و بە عەرەبیەوە 8,357 بەس خەڵکی ئێرانی ینی کوردە جا فارسە هەرچی لێرەیە 7,796 بەس خەڵکی تورکی لێرەیە کورد و تورک 652 بەس فەڵەستینی لێرەیە 1013 وڵاتانی دیکە یعنی تۆ سیرکە ئەمە سەرڕای ئەوەی کە تۆ بازارت نییە سەرڕای ئەوەی کە تۆ موچەت نییە سەرڕاوی کە بازار ڕۆژ بە ڕۆژ بەرەوگرانی دەڕوە بازرگانەکان سیاسیەکانن بەڵگە و دلیل بۆ ئەوەی کە ئەگەر سیاسیەکان بازرگان نەبن بەرپرسەکان بازرگان نەبن یعنی بازار بەو شێوەیە کە هەیە ئاوای لە نایە ئەگەر بڕیار بێ ڕقابەیەکی مالی هەبێ ینی حکوومەت خۆی سەرپەرشتی بابەتەکە بکە ئەوە بەو شێوەیە نابێ ساڵانە بە سەدان یاخود با بڵێن بە هەزاران تەن خواردن و داو دەرمان و خۆراکی بەسەرچوو دەستی بەسەدا دەژیرێ کاک حوسێن دەسلێمانی چۆنی قوربان سوپاس کاک حوسێن گیان باشی بە قوربان چۆنی باشی الحەمدولله تۆ باشی ساغ و سەلامەتی والله باشی لەخوا بەزیاد یاخوا هەر باش بن بازارێکی گران و وڵاتێکی بێ موچە نزیک بووینەوە لە ڕەمەزانیش خەڵکێکیش هەر دەپەڕێ بە بۆنەی یادی ڕاپەڕین ئەوانە چونکاو خۆرەکان هەڵدەپەڕن جوان ئەوە چونکاو خۆڵ و ماساوچیەکانی دەور و پشتی پارتیەکێتی کە ئەمڕۆ هەڵەپەڕن ئەی گرانی بازار گرانی بازار بەدەست کێ بەدەست ئەم خیزبانەیە و ئەم توجارەت چاوچلۆکانی لە ناو بازارڕە هەموو شتێکیان گران کردووە کاکە لقی چوار هەمومان شارەزای سی کارگوزاری هەیە سی کارگوزاری هەیە پێنج دانەی ئیشەکە لە لقی چوارە ئەمە بۆ دیفانی کێچێت گرانی ئەو بازارە گرانی ئەو بازارە کە حوسێن گیان گرانی ئەو بازارە و دواکەوتنی موچە بازارەکە کاکەم حیزبانەیە پارتیە خۆستێتیەوە بۆ خۆی و توجارەتەکە لەم سەرم خەڵکە یعنی تا سیاسیەکان بازرگان بن ئەوە حاڵی میلەت دەبێ حتا مابین میلەت وابێ ئەبێ شۆڕشێکەی وەکو بەهاری عەرەبی شۆڕش وەکو بەهاری عەرەبی چۆن ئەو دیکتاتۆرانە ئەبێ ئەمی شۆڕشێ بکەیت کاکە
تۆ لە کوشتن بترسی من دام ناوە 100,000 کەس تیاچێت نەک 7 ملیۆن کەس تیاچێت 100,000 کەس تیاچێت شۆڕشێ دروستکەیت کە شۆڕشەکەت نییە کاتە ڕێمایە و خەڵکە بکات پێتە پێشیوە شۆڕشەکەی ئەم دام و دەستگا بڕوخێنیت شۆڕشێکی سپیمان لە پێشە کاک حوسێن شۆڕشێکی سپیمان لە پێشە جاکوە شەشی دا ئەفۆن دەی شەشی ئەم ساڵ ینی پاش 2-3 مانجی تر دەی شەش هەڵبژاردنە شۆڕشێکی سپیە ینی خەڵک دەتوانێت بەڕاستی لەوێ دەنجی خۆی بدا و خەڵک دەتوانێت لەوێ بە 1.50 نابۆ ئەم زوڵم و زۆرداری بکە باشە قوربان گیان یەک پرسیاری لێکم ئەمانم ئێمە 32 ساڵە 32 ساڵە ئێمەیان پەق کەوتووە 32 ساڵە من تەمەنم ئەوە هەماریدم هەفتایە 53 ساڵم 54 ساڵم هیچ خۆشیەکم نەبینە لە 32 ساڵەوە تا ئیسا هەتا ئیسا بەداخەوە ئەخر کەی ناکەوە تەمەنم بوو تەواو کە بووی بە 6 تەواو هیچی لە زەدێکی تیا نادینێ دنیا هیچ دەستەکان بۆ نمونە خۆم سایق باسم گەنجێ لەگەڵ منە سەدقاتی من جوانە سەدقاتی من ڕێک و پێکە تەلەبەی دانکۆیە 500 دیناری پاسەکەی پێ نییە تازوتە پاڵم تو خوا کاکە سەرکەوم پارەم پێ نییە ئەمە ویژدانە ئەمە زەمیرە ئەمە سەرشۆڕکردنی ئەم حیز بوو ئەمانە نییە تجارە چاوچنۆکانە ئاخر 500 دینار چی ئەکات دەستەکانت خۆش کاک حوسێن گیان زۆر سپاس بە قوربان بەداخەوە بەڕاستی ناخۆشە دانی نازانی چی بڵێ ئینسان بەڵێ گرانی بازار خەڵک وای لێ هاتووە ئێستا بە دوای تەنها شتی زەرور کەوتووە ینی ئەو شتانەی کە زۆر پێویستە ئەویش چەندەی بۆی بکرێ ژنەوازی لە هەموو جوانکاری و کەمالیاتێک و هەموو بابەتێکی لاوەچی هێناوە ینی بەڵام بەداخەوە خەڵکێک تەنانەت ناتوانێت بچێتە سەر بابەتە پێویستیەکانیش زەروریەکانیش ینی وای لێ هاتووە خەڵک نازانێت چی بکە یعنی لەم شاری هەولێرە لەم سلێمانیە لەم هەڵەبجە و دهۆک و لەو هەموو قەزا و ناحیانە ینی بەداخەوە ینی تۆ بەڕاستی جارێ نەکرێت تۆ بازار بەجێبێلی بۆ ویژدانی خەڵک و ناشکرێ ئەو کەسانی کە تیجارەت دەکەن ئەوان باڵادەست بن خۆیان خاوەنی هەموو شتێک بن بە ئارەزوی خۆیان چ بێنن چ ئەهێنن چۆنی گرانیکەن چەند نرخی دابنێن لەسەر هەنی کەم بێنن زۆر بێنن ئیدی و قۆرخیشی دەکەن مەثەلەن ئەگەر کەسێک تاجرێک بابەتێک دێنێ کەسی تر بۆی نییە و بابەتە بێنێ ئێکە ئەویش بەتەنها هێنای بەڵێ کاک پۆڵا لە دەربەندی خان سڵاوی خوا لە تۆ بە قوربان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بی تەوەرەکە ئەوەیە کە گرانی ئەو بازاڕە و دواکەوتنی موچە بەتەکیید کاریگەری خراوی کردووە ترەویش بە خەلاباران نارێن لێ بەترسن هیوادارین بیل لە ژانی خەڵکەنەوە بیل لێ نەکەنەوە پێ چاسەری خوانە خورێجا خەڵکی فەقیری چی نەکیا بچێت بەس بەڵام ئەوان حەچیان دێنە دەسەچێت ئەنی کاک پۆڵا بەڕێزێک لە سلێمانی کاک حوسێن وتی یعنی منەوە تەمەنم ئەنیوا گەیشتە 6 ساڵ یعنی چ خۆشیم نەبینی تازە چی یعنی ئەم هەموو ژیانەمان هەموو ڕۆی بەلاش وەڵاو ڕاستە بەستر ئەوش پارتی دەسەڵاتدار هەز دەوری پارتەوە بەرپرسن بەڕاستیاوان ئەوەی بارگرانی دێ لەسەر خەڵک قرسەکەن هەموو شتێکەکەن ئەوان لە پێنا دەرزەوەندی تاوەکەسی خۆیانە بەداخەوە دەستەکان بەخۆیانە بچن و هەموو قسەی خەڵک یعنی تۆ کەسێک ئەمە خەڵکە ناڕازی ئەوان گەڵبەینی خەڵک نادەن بۆ کەسێک نیە ڕەخنەی لە قازی محەمەد بگرێ یعنی ئەمان تاکێمانە خەڵک قابل بە بەلاشەمەمە خەڵکە یعنی خەڵک هیچ تێمانەی تا بەڕاستی ئەمانیش ناگەن بەس پشتیوان بەخوای گەورە بەغا هەموو شتێکیانە دەسەکێنێ ئیتر ئەو کاتەوە خەڵک ئەگرێتە خۆشبەختی و ئەمانیش تەرشۆری دنیا قیامەتەون و دەستەکان زۆر سپاس بە قوربان کاک پۆڵا کاک ئاکۆ لە چاکسازی گەورانی شێندەر دەستەکان زۆر سپاس سلێمانی بەڵێ کاک ئاکۆ گیان کاک ئاکۆ لە چاکسازی
کاگاکۆ لە چاکسازی گەورانی سلێمانی ئەگەر کاگاکۆ سڵاوی خوا دەبێم کاتت باش زیندانی کاک دەمێکە من 4 ساڵە لێرەم بەڕێزم ئاساییە بپرسم لەبەرچی وەڵای کێشێکی کۆمەڵایەتی مەبووی قەتڵ لەسەرەوە ئەی سوڵحتان نەبوو سوڵح هەیە بەڵێ ئەی بۆ بەرنابی وەڵای سوڵح هەیە لەبەر ئەوەی کە من چۆن بڵێ مەکتەبەن منە واقسم نەبووە ئینم نەبووە مە دوو ئافادەکە شمولی نەکرد بەگو خۆم بەس من داواکارم لە بەڕێز حەج هینێکی ئێمە بێ نەنەرێکی سفن بێ سەرۆکایەتی بێ شوێنە بێ لایەکمان لێ کاتەوە بەڕاستی هەرێک دەمەز نەبێ ئینێکی تابەتمان بۆ بن وەڵای دوو جەژنمان لە پێشە بەر لە هەڵبژاردن ئەگە هەڵام نەکردوێ کەواتە ئەوان ئەم سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتە ئەم حزبانەی دەسەڵات ینی زۆر ئاساییە ینی ئینسان قابلی غەڵەتە و قابلی ئەوە شەکەتەوە بکاتن ئینسان قابلی ئەوەیەکە کە پەشیمان بێتەوە لەو هەڵەیە کە کردوێتی هەموو مرۆڤێکی هەڵە دەکا باشترین کەسیش دەوانەیە کە هەڵە دەکا و کەسەیە کە تەوبە دەکا ئەوە قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە ینی زۆر ئاساییە با عەفویەک دەرکەن بۆ ئەو خەڵکە و ئەو خەڵکە بگەڕێتەوە ناو کۆمەڵگا جارێکی تر ینی شتێکی خراپ نییە بەڵێ من خۆم بەڕاستی لەسەر قەت لازمەدە لێرە بەس بە بەڕاستی یان لێرە فێری مادەی وەزبەر بووین لێرە مەسەبوونەوە فێری شتیکە بووین ینی ئەوەیە کە حکومەکەمانی سەبوون منە پێشتر دوای ساڵنی وتیان ئەمە لێبوردنی گشتیەت تێگەی هەر چاوەڕێمان کە هەر نەبوو ئەمە بێتاقەتی و بێتاقەتیکە ئینسانی دەرمان ها و شت ها و دەرمان خورا قەزێمان بۆ کراوە بەڕاستی ناوسفن تێگەی بەڕاستی ینی سوودمان لە ژیان نەبینی لێرە ینی فێری خراپترین ژیان بین ناوسفدا ینی خۆت وەکو مرۆڤێک کە هەڵەیەکت کردووە پەشیمانی پەشیمانم حتا سێسا پەشیمانم بەڕاستی تەنەزولمان هەیە ینی مدەیەکە ئەڵێن لێبوردنی گشتی ئێمە دامان لەو ئەندا پەرلەمانەیە دامان لە کەناڵەکەتانە بەڕاستی گینێکی تایبەتمان بۆ بکەن لەسەر بەرنامەیەکی لێبوردنی گشتی بێ ئەندا پەرلەمانێک باڵکەن یەکێ باڵکەن باسی لێبوردنی گشتی کە هەریش نەبێ ئاخاصێ بێ بۆ ئەوانەی کە تەنەزولیانێ ئەوەی مادەی وەزبەرە مەکتەبمانە دوومانی ماوە بەڕاستی ئیفراسنتیمان بۆ ناکرێت ینی ئیفراسنتەکەی سێ مانگە سەمانگەمان بۆ ناکەن کابراو لەمە چاکساز نەبوو ئەگە چاکساز ئەبێ ئەوە بێت چاکساز شتێ مەکتەب شۆن بخوێنی نەشۆنی مەکتەبمانێ نەشۆنی هیچمانێ بەڕاستی بەداخەوە کاگاکۆ هیوا دەخوازم ینی ئەم جەژنە ببێ بە دوو جەژن لە هەموو ئەو ماڵانەی کە ڕۆڵەکانیان دوورە لێیان باوشیان گرانی شۆ قسەکە بەنسبەت گرانیەوە پاکەتێکی ئیسی جاران 1500 ساڵ 1750 ڕۆنێ بە 2500 دۆشاوێ بە 2500 ینی بەڕاستیش حانوودەکەی ئێمە ئەوەی بەس گرفانمان هەڵەتەشێت لە ماڵە پارەمان بوێت گرفانمان هەڵەتەشێت بڕگەین بە حانوودەکە بەڕاستی ئەی وەکو خواردنی خۆتان وەکو زیندانیەک ینی وەکو مافێک خواردنەکەمان خواردنمان باشە وەکوەوە بەس شوێن و ڕێمان باش نییە بەڕاستی قاعیوای تیا بسیتیا بس شوار نەفەری تیا بەڕاستی شوێنی خۆشوەردنمان بەرناکەوێت شوێنی تەوالێتمان بەرناکەوێت بەڕاستی ینی شوێنی خەومان نییە ئێوە مەحکومەکانن یان بەڵێ مەحکومەکانی بەڵێ زۆری تایە تقریبا 1700 نەفەری تایە 1700 بەڵێ خی گەورە بۆتان ئاسانکە ئەوەی بە ئێمە بکرێت ئێمە لە خزمەت داین دووبارە سێبارە من زۆر اینی کەناڵەکەتانی ئێمە داواکارین بەڕاستی حزب دەسەڵاتەکان هیچ ناکەن بۆ ئێمە بۆی تەلەفۆن بۆوان ناکەین بەس ئێوە وەکو خێخواز وەکو ئینەکە یارمەتی ئێمە جوابی ئێمە باوەڕمان بەوەیە کاکۆجان ئێمە باوەڕمان بەوەیە کە مرۆڤ هەڵە دەکاوتەوە بەش دەکاو دەگەڕێتەوە و ئینشاڵڵا هەموو ئەوانەی کە هاوڕێکانت لەوێ خی گەورە وەکو چۆن دەڵێ دڵیان وا لێ بکە کە بەڕاست پەشیمان بنەوە لەو تاوانانەی کە کردووانە هاچی بێ ئینشاڵڵا ئەم جەژن بۆتان دەبێ بە دوو جەژن ئینشاءڵڵا بەڕێز کاکۆجان ڕێز سڵاوە بگەێنە بە قوربان دەستەکانت خۆش بێ هێلین خان فەرموو کاتت باش فەرموو باشی خوشتی عزیزم زۆر سپاس دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی پێشکارێکی زۆر سەرکەوتی سپاس بۆ تۆ بۆ بەڕێز سپاس بەبژێ ماوی بزنەوەی ئیسلامیش بەشداری لە ڕاپەڕین کردبوو بەڵێ ئەس نازانم وابزانم لە دڵ هەنگرانە کە خەڵیانی سانازی بە ڕاپەڕ ئەمە یەک دقە هێلین خان با تێنەپەڕی چێ لە دڵی گرانە ئستا
نازم برين يعني هذا تقرن بفرات نا زين شو أنا هيلين خان صوت سيرك إما وكو خما شانازي دكين بويكا كسيك بو نمونا بزوتنوي إسلامي أو كاتا لو تن شهيديك لكورة تن شهيدك شهيدي بزوتنوي إسلامي بو أو كس ناتواني إنكاري لبابة بكا وخلشي بزوتنوي وخلشي إسلامي وخلشي كومل هل نابر أما بس مانسيا ليرا أو برزش آمرجي بوكر خلقاني كإستا باب سوديان لو باردو خبينيوا بخوان هل دبرن ببواني هادي رابرين أجرنا كس أمدنية يعني قليل لو الرجب كرابر وين ياخذ قليل لو هم خبات وما دوبن وخوين رشنا بكات نا أو بابتها ترى مثلا أو حيف برهمي رابرين بلا ريدا بردرا بس هذا الأمتم كأزادي زور قريب لنا يعني أول زمان كأني قتكهما يعني بدير ما بس يعني كتجير نوع يعني أكثر دمي كالصدام لسر الصلاة بوا يعني أو أزادي إنسان بوا أمنتم يعني أزادي كو أتوكسون أزادي جيشتي هيدن خان وكوتسي رقنا من البرنامج كتاني أنقو بس باسنان ومسيجا كان أزادي يعني بس أمن بسارك لخش خون بكم أسايا من بسارك لخش خون دكم أزادي للايتو يعني شيء ها أجر كاتب ددمي بزام أزادي لايتو سيا آخر هذا أنت عملت يعني بس على هؤلاء أحد هؤلاء هي أو تصرفاتك أنت صلاة كل خومان أو أزاديها معنا يعني يبنى أن تزور الأسابيع عمل أعزادي في قريب لنا أجر يعني أجر موسى نبينا نبي أو أعزادي أو فريتي لهؤلاء عمل شاري هؤلاء تجينا عن شارك أنت بس أعزادي هي يعني زمان كالصدام تجيرنا وجورا كان أعزادي نبوة يعني جنبك جبر لخورة يعني الرميدة كل إسا خلقهم أعزادة هيلين خان كاتي خوي كخلق سيشي بوتا بايا ديان قرد جوني بدا بايا استاكش كابرا كومنتا شي بنوسي ديقرن والله استاخر نسبة لستر كومنتا شي لستر مقابلة شي خلق تجيري ولي درايا كالا شيء يعني بلغتيا البراس ده انقاطه ذاك يخش من والله براس ما يعني من اسد لها وليري رجي عند صلاتي اسد صلاتي بارتي او صفتين تو بوتو عيبيني بلان بو خلشي كغيري بارتي بعيبي زوره انت عارفك يعني جودة صلاتي كامل لا سليماني نازانم لا اولاي بس يعني اوازد الشيء خرج لماري خود دستو ماري دستا يا اخوان لين نقرم سينو معلش زبابا خو لسليماني شو لهوليريش بابا لسليماني شو لهوليريش باكس مزايده هوليري سليماني تنكا لسليماني لهوليريش اجر هيك شتيك لدجي او دود صلاه النبي حق يا لسكزنيه كان انا من كمان بتسيق بغزلاني اتوبيل بان او تصدمي صدامي تساوك هو يعني دون مستحق هو والله يا اخوان مامي او دود والله سردمي صدام ظلم هبو كزناتواني إنكاري بكا أنفال شميا باران باريسان شيخ وسانان بارزان نازانم سي يك دقة همو أوشتانا هبوا بلام أو كاتا كسيك بو بناوي تشيتكا بناوي نتوي تشيتكا بناوي حزبك شويني تشيتكا ظلمي ذكر بلام أمره بزماني خود ظلم اللي ذكر أخا كردناك بلغم بدي أول صدام دي كرد فكري أو دا صلاتي كردي فكري بنا كاسوا أمن إنسان نامي دا صلاتي كردي بغوري أو أعزادي كده صلاة كردي هي يعني جيت دارنا كميز أو عملنا كاتي أو ده صلاة إسلا هوليري ده صلاة ده تعيبيني حق خوته ده صلاة كاتي لهوليري هي يعني زور يعني متاعين هي قرية مانية براسي تمام لو تعيبيني أو ده صلاة بغردري هزار نيجي ذكري هر لهوليري هر كاتي درد بيروستاني أو لا قصيدة كان أما هوليري أما خلق قصيدة كاتوش قصي خودك أبا أعزادي جزين هجان ما هيس كم قريتي خامس تقوني أعزادي بيس لما رافرين عن أعزاديك إستاذ أو رافرين ما يعني ككد إستاذ برهمك أعزاديو بأعزادي جزين دست خوش به استفادة اللي كردي حق خوته دست كانت خوش به هلين خان چه؟ كاك منصور لهولير بلا برا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دس خوش برنامج اللي ذكام سپاس بقربان. وز
برنامج سدوا كوسمي سوغراني بازار طلع والله هي شد بحام قراءة بلام خلقي خو معنا زيادة مثلا بازار جرام دكاتن ولا دكاتن والله الرقابة وشتي واجنية لسر بازاري آخر پێدوایە خەڵک بازار ینی تازرێک دوکاندارێک وها بە ئاسانی بتوانێت ئەو شتە گران بکە ئەگەر لە دەرەوەی وڵات کە دێتن کە زۆری سیاسەکان بازرگانن شت بەگران دێنن و ئەویش کە شت بەگران بکەرە بەگران دەیفرۆشێتەوە ئەوە ڕەغمی ئەوەی کە هەندێک دوکانداری شەیە بەڕاستی ئیستیغلال دەکات دەخوای لەگەرتم تاکید بس مادام رقابة حكومة شيء وهذا نية مثلا رقابة بيعتسر شتكان خلقش لبريوي مثلا كشتكي بجران بيني دوقات وسيقات حساب دكات النيربانم دكري بازار بوجداني خلق بتزي بهالدركاك منصور زين شيء وجدان ما عليه يعني حكومتي استعد لك مثلا خلقي مهمي معاش خوري بقدر عراقته معاش خوري يعني ما ادري متناهات كاك او خلقها مي مسخورة وقتی خوی یعنی چیتی بارتی او خلکان همو کرده مسخور فرمو هیچ ما رقمی دو مسخور سیم مسخور کردن ندی خالصش همو قلیده که ولا مسنهات که سیم توصیت ها کردی هم ما مستعد بري وبرا يعني اوش تانا هم يسخريزي كل يوم هي دكتوراه من هي ماستر من هي لماري كتيا يعني وقت خوي اوي خلص وقت اللي كان مسخور بس دهاتي كردستان زور لو زياترك منصور دهاتي كردستان زور لو زياترك يعني اجا عدالتها به اجا براستي دستي امين وباك به بالتاكيد لقرتم يعني هم اشتكانت هم باريه حرفي ضروره الرجعان استاك كون نفد نار واتن من حكومتي ما دتواني موسي بزياده وبدو خدمه جزاريش بكاتن شو كان نفد بقدر بوري ضروره استا يعني لقلتم وشتانا بس اتو اويناك يعني مثلا ليك يعني براورد يعني خلقي خوش ما بطلق وجداني حقيقه او يعني بازرقان او تزار وانا براسي زور كاك منصور زين شونا اگر استا بياني هرسي بوليسي هاتو شويه نيتا سر شقامكان طبعا او كاتوا حساب كوا بو وجداني خاون اوتومبيلو سائق كان او شارع بزيدين وايا سي بسرده ده قران اشتكى بالتاكيد هم لا اقدر ترافق لايت كان بكو جنوا بوليسەکانی هاتوچۆ بڕۆنەوە ماڵێ تۆ خودای ئەو شارە چی بەسەر دێ مەبەستم یەکشتە مەبەستم ئەوەیە دەبێت بە یاسا بە دەستور بە شێوازێک ئەم بازاران ڕێک بخرێ نابێ تۆ بازار لێ بگەڕێ بۆ ویژدانی بازرگان و دوکاندار و ئەو شت فرۆشانە دەبێت محاسبە هەبێ اخر امن لقوت من محاسبه تمشى من بلاي بريزم يكشت اليوم طازه باسم كرلم اتو تي بوليسو ت مرورو ت يعني قلمداري نسبي دايري حكوميه كان همي ببي قانوني تعيين كرديه او كارثه او شتناكري او قد ناكري او ناكري او شتناكري دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس برای گەورم کاک باوکی محەممەد سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەسلێمانیەوە فەرموو بەڵێ گیان فەرموو کاک باوکی محەممەد السلام عليكم براجع عليكم السلام دوا پەیوەندی ئەگەر قسەکان بکەی سوپاسان دەکەین باز قربان خالص صافات هذا خوشي كان برزي بقربان خوش حالم سپاس دەکەم بڵێ والله من الله هي كم شيء الحمد لله على نعمة الإيمان نعمة الزوجات كإيمان هبو إنسان كشور نادي لعاش تكانا أو شتانا كإيماني بإيمان وإيماني جاك إيمان نبو يتل خلق ظلمة كان نايدين تنها إيمان كإيمان تهبو أزاني شوفوا المستمر ملاطية مع كريه والله من بتوع برزكم استكوا وحشر من حياة يعني شرم وعيبنية بوئيمة دين بغير رافرين يكين بوئي أو دستو تاني رافرين تعمل عليك يا بشي براسي شرم بوشي بوها مو أوانيك أما يصل خانم بلاتي إيما عيبو شوري توبيني تازة بتازة كايشة حبوها ذاك لو بغي حكوتي عراق كين بدراوسي وجاعدين ولا يستحبوها ذاك أوي بقرباني لي بس مشيك بونيري أما أوقفي شورية بوشي أنا مشورية بو أوانيك أحب وصولنا عدالتين هذه نبلاتي إيما كان بقى يستبلن بياني بانك فدرالة كان العراق بياني دزا كان بنا ونسين موظفة كان كافيا مقدرة كان بقى لأنه شو خلقي أوكي بسعنة سراغري أقر أكوزي حسيان هذي أقليان في بشكي هذي بسعن جورة سرين شورش لملاتية ما هي بلانجاري بنجي خوارقون سري درنينا بخوار حرف كسن بخواب سري أنا أعتقيتها
جا خۆزگە کەسێکی عاقلیان کەوتایە تۆزی بم هەبوو ناڕەحەتی خەڵکی بزانێ بەڵام حەی من تەنها بەچی ئەڵم حەی بەوانابن کە لە دەوری خۆیان یانێ بۆ پارەیەکی چەوری حرامی دوور لە دین ئەمە حەچی قسەی حەق و عەدالەتە هیچی ناکات ئیلا لەبەر خاتری حیزبەکەی و لەبەر خاتری کافۆرەکان هەچی ئیسرافەیە کات دەستەکان خۆش بێ بەرزان خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بنەما چەند بەڕێزێک پەیوەندیان کردووە باسییان لەو بارودۆخی ئێستای گرانی بازار و دواکەوتنی و موچە و چەند بابەتێکی تر کرد ئیتر ئەوە هەروایە هەر کە سەوڕێی خۆی باز دەکا واقعی ژوا دیارە خۆی پەروەردگار ئەو بارودۆخە بۆ هەموو خەڵکێک چاپکە و ژیانی خەڵک خۆش بێ خواتان لەگەڵ